چێکلیلی کۆتایی هێنانی ئەم جەنگەی بەدەستەوەیە. دۆناڵد ترامپ یاخود ڕێبەری نوێی ئێران یان پۆتین کە خۆی وەکو ناوبژیکار و براوەی جەنگەکە وێنا کردووە، یاخود وڵاتی چین کە لایەنێکی زەرمەندی جەنگەکەیە. بێگومان ناڕوونیەک بۆ دەربازبوون لەم جەنگەی ئێستادا هەیە. ترسی ئەوەش هەیە کە جەنگەکە فراوانتر بێت و بگۆڕێت بۆ جەنگی پرت و بڵاوبوون و وڵاتانی زیاتر تێوە بگرێن. ئەو ئامانجەی دۆناڵد ترامپ داینابوو بۆ جەنگەکە ورد نەبوو. سەرەتا وتی ڕژێمەکە ئەگۆڕین، دواتر قسەی خۆی گۆڕی و لە گۆڕینی ڕژێمەوە کردیە لاوازکردن و لە ناوبردننی توانە سەربازیەکان و دواتریش چەندین زاراوەی ناڕوونی دیکەی بەکارەهێنا، لەوانەش ئیفلیچکردنی بوارە سەربازیەکەی. جا ئایا تاکو ئێستا ئەمەی کردووە؟ ئێرانیش لە ناوخۆیدا بە دابەشبوونێکی واقعی جیرۆ دەبووە. لەلایەک ڕێبەرە نوێیەکەی بەغەمبار و نادیار وێنا ئەکرێت. تەنانەت لە یەکەمین پەیامی بوونە ڕێبەریشیدا خۆی دەرنەخست. لەو لای ئەویشدا سەرۆکێکی چاکسازی خواز، بەڵام بێدەسەڵات هەیە. لەو لای تری ئەویش نوخبەیەکی تونندڕە و بەدی ئەکرێن کە هەمیشە قسە و لێدوانی ئاگرینیان لەسەر زارە و بەناڕوونی مەرج و گرنتیەکان بۆ پاراستنی وڵاتەکەیان داوا ئەکەن. لە دەرەوەی لایەنەکانی ڕکابەری ئەم جەنگە سەرۆکی ڕووسیا ڤلادیمیر پۆتین چووتە ناو مەلملانیەکان و پێشنیازەکانی بۆ چارەسەرکردنی قەیرانەکە پێشکەش کردووە. سەرەڕای پەیوەندی باشەکانی لەگەڵ ئێران، بەڵام پێ ئەچێت پۆتین لەو شەڕەدا براوەی یەکەم و سەرکەوتووەکە بێت، چونکە قەیرانی نەوت لە بەرژەوەندی ئەو کار ئەکات، بە تایبەتیش کە لە ئێستادا واشنگتن بیر لە سوکردنی سزاکانی سەرنەوتی ڕووسیا ئەکاتەوە. هەرچەندە وڵاتی چینیش ئیدانەی کردە سەربازیەکەی ئەمریکا و ئیسرائیلی دژ بە ئێران کردووە، بەڵام تاکو ئێستا هیچ نیەتێکی بۆ نێوەنگیریکردن پێشکەش نەکردووە. ئەگەرچی چین پێویستی بە سەقامگیری هەیە، بە تایبەتیش لە تەنگەی هورموز، ئەویش بۆ دەستەبەرکردن و دابینکردنی نەوتی خۆی. کەواتە ئامرازەکانی فشار بۆ وەستاندنی ئەم جەنگە چین. بۆ کەسێکی وەک دۆناڵد ترامپ کە تەنیا چەند مانگێکی ماوە بۆ هەڵبژاردننی ناوەڕاستی خولی کۆنگرێسی وڵاتەکەی کە بڕیارە لە مانگی 11 ئەمساڵ ئەنجام بدرێت، ئەمەش هەڵبژاردنێکی ئاسایی نییە، بەڵکو لە بنەڕەتدا جوڵانەوەیەکی گشتگیری سیاسی و یاسایی ئەو وڵاتەیە لەسەر ئەدای سەرۆکەکەیان و پارتەکەی کە ئاخۆ لە نیوەی یەکەمی خولی سەرۆکایەتەکەیدا چی کردووە و چیشی بەدەستهێناوە. ئەوەی تاکو ئێستا ترامپ لەو جەنگەدا لە ئاسمان و دەریادا بەدەستی هێناوە تەواو. ئەوە ئاست و سنوور و توانا و هێزەکەی بووە. جارێ لەوە زیاتر هیچی دیکەی نییە. بۆیە دەتوانێت لەو جەنگەدا بێتە دەرەوە و پەیامێکیش بۆ هەڵبژاردنە چاوەڕوان کراوەکەی وڵاتەکەی بنێرێت و بڵێت من سەرکەوتوو بووم. هەرچەندە لایانی ئێرانیش لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا بەکاردانەوە سەربازیەکان زیانی جۆرا و جۆری بە بەرژەوەندی دژمنەکانی گەیاندووە، بۆ ئەویش هاتنە دەرەوەی بە جۆرێک لە سەرکەوتن وێنا ئەکرێت، چونکە لە ڕووی ئابوووریەوە وڵاتێکی وێران و لە ڕووی نێودەوڵەتیشەوە وڵاتێکی گۆشەگیرە. بۆیە بە زەحمەت دەتوانێت بەرگەی بەردەوامبوون لەو جەنگە بگرێت و ئەوەی لەسەرەتی ئەوەیە کە بە پلەی یەکەم کاربۆمانەوەی خۆی بکات. کەواتە چێ لەم لایەنانە دەست پێشخەر دەبێت و بە کلیلەکەی دەستی دەرگای وەستاندنی ئەم جەنگە ئەکاتەوە. ئایا ئەمریکا لە ترسی هەڵبژاردنە چاوەڕوان کراوەکەی ئەم کارە ئەکات، یاخود ئێران لە ترسی بەرگەنەگرتن لە درێژە کێشانی ئەم جەنگە؟ ئایا ڕووسیا دەیەوێت ئەو دۆخە بەو شێوەیە بمێنێتەوە بۆ ئەوەی ڕنگدانەوەکانی زیاتری براوەبوونی خۆی ببینێت، یاخود وڵاتی چین بە شێوازێکی ڕاستەوخۆتر دێتە ناو هاوکێشەی جەنگەکە و تەنیا بۆ ئەوەی سەقامگیری بۆ ئابووری وڵاتەکەی دابین بکات؟ جەنگەکە دەوەستێنێت؟ بێگومان وەڵامی ئەو پرسیارانە لە ئایندێکی نزیکدا دەبیستین.